ئەنفال و هەڵفڕینی گیانی هەزاران سڤیل و پێشمەرگە و ڕاکردنی شۆڕژگێڕەکان و خۆڕزگارکردنیان. پشکۆ نەجمەدین لە کتێبی ئەزمون و یاددا دەڵێت لە ڕاڕەوەکەدا دەهاتین و دەچوین و بە هەزری پەرت و شێواومانەوە بیرمان لە دۆخەکە دەکردەوە. بەڕابردوودا دەگەڕاین و دەگەیشتینە خاڵی کۆتایی، خاڵی دواڕۆژەکانی شۆڕشی نوێ لە گڕکانی ئەنفالدا. ئێمە کە لە دەستپێکی شۆڕشدا ئەسب ئاسا بەرەو چارەنووسێکی گەشت غارمان دەدا، ئێستا لە ڕەشترین چارەنووسدا بە کۆتا دەگەین. هێزێکی زۆر لە پێشمەرگە و لە پازار لە بەرگەڵ و دەستی بەجوڵە کرد. ئێمەش لەگەڵیان وەگەل کەوتین، چنگە گڕدارەکانی ئەنفال نەک هەر مرۆڤ بەڵکو گوند و دار و بەردیان دەسووتاند و باڵای ئاسۆیان دەڕوشاند. تەرمی شەهیدەکان و بریندارەکان و زیندانیەکانیش هەر لە مزگەوت بوون. ئەو سەردەما مزگەوت هەموو شتێکی شۆڕش بوو. کە ئەنفال گەشت بەڕێکەوتین بەرەو سەرەوە بەناو بەفری تا کەمەر هاتوودا. ئێمە بەرەو سەرەوە دەچین و ئەنفال بە دواماندا بەلاقی ئاگرینەوە غار دەدات. ڕێژنەی دۆشکە و گول لە تۆپەکان باخ و ڕەز و کانیشی بە ئێمەوە گڕ دەدا. لەوێ من و عەلی مامەحەما لە نێو قەتارەی پێشمەرگە، پازدار، دیل و زیندانی و ژن و منداڵ و پیر و پەککەوتەدا بێ جیاوازی بەنێو بەفری تا کەمەر هاتوودا ڕێمان دەکرد. لەو بنارەدا بە چاوەکانی خۆم بینیم ژن بە مەلۆتکەی دەستیەوە لە نێو بەفردا بۆ ئەبەت خەوت بوو. پازدارانی بڕز لێبراو بووبوونە شەختە و کلیلی بەهەشت لە گەردنیاندا ڕەچی بوو. کورت لە ئاگردا دەسووتا و لە شەختەدا دەبوو بە بەرد. لە نێو باخەکاندا ژن و منداڵ، پیر و گەنج، پێشمەرگە و پازدار بە یەکدا دێن و کەس بە کەس نییە. ئەفسەرەکان دەبینم ملی ڕێگەیان گرتووە دەگەڕێنەوە و کەس کاری بەسەریانەوە نییە. هەموو کەس لە خەمی خۆی و ماڵ و منداڵی خۆی دایەتی. من لە پێیەکانم ڕادەمێنم هەموو دنیا بە هەموو شۆڕشەکانیەوە لە جووتێک پێڵاودا دەبینم. جووتێک پێڵاو کە هێندەی دنیا گەورە بن و جێگەی پێ ئاوساوە سەرمابردووەکانمیان تێدا ببێتەوە. چوینە ماڵێک بۆ ئەوەی هەندێک نان بخۆین. لەوێ تەقەی دەرگا هات و 4 کەس هات نەژوورەوە. یەکێکیان پێشمەرگە بوو کە لەسەر کێشەی قەتڵ زیندانی کرابوو. مستەشارێکیان لەگەڵ بوو کە بڕیار بوو بە چەردەیەک پارە ئازاد بکرێت. بەڵام ئەنفال ڕێگەی نەدا. لەگەڵ پیاوێک کە سەر بە مخابەراتی بەعز بوو. ئەوان هاتن دانیشتن و نانمان خوارد و لە لای زۆپا خۆمان گەرم کردەوە. لە سەرگەڵ و لە بارەگاکەدا ملازم عومەر، کۆسرەد ڕەسوڵ، دلێری سەید مەجی و زۆر لێپرسراوی دیکەش سەرگەرمی پاشەکشەی هێزەکان بوون بۆ ئەوەی بەرەو ئێران بەڕێ بکەون. وای خودایە ئەمە ئاشبەتاڵێکی جاربۆ نەدراوە، ئاشبەتاڵێک بە بۆنی ژەهر و خوێنەوە. ئەمە هەرسێکی ترە و کەسیش خۆی لە ژێرباری قورسی کارەساتەکەیدا دانانێت. کێبوو گوتبووی تەرمی شۆڕش لەو گۆڕەکەتووە و کەسێک جورئەت ناکات بچێت بینێژێت. بە ئۆتۆمبیلێک لەسەر پردێکی نیوە ڕووخاو پەڕینەوە کە لەو سەریەوە پازدارەکە داوای مۆڵەتی پەڕینەوەی دەکرد. مۆڵەتی پەڕینەوە بۆ ئەو دیوی مێژوو. ئێمەش مۆڵەتەکەمان پێدا. ئۆتۆمبیلەکە بە گردەکانی چیایەکی پێچاو پێشدا سەر دەکەوت و ئاوڕێکم لە وڵاتدایەوە. وڵاتێک کە تان و پۆی بە ژەهری ئەنفال چنرابوو. وڵاتێک کە بۆ ئێمە هەموو شتێک بوو. ئێستا وا خەریکە جێی دەهێڵین. بەرەو شاری سەردەش ڕۆشتین و ئێوارە لە ئۆتۆمبیلەکەدا دابەزین و چوینە هۆتێلێک. هۆتێلێک کە هەمووی بۆ هێزەکانی یەکێتی تەرخان کرابوو. نان خواردن و شوێنی مانەوەمان هەموو لەسەر ئەوان بوو. ئێرانیەکان سەر و سمێڵی هاوکاریان بە هێزە کوردیەکان تاشی و ئاوێنەی ئەنفالیشیان دا بەدەستیانەوە. ئاخۆ ئێران ئەگەر بیویستایە و لێبڕابا نەی دەتوانی پێش بە کارەساتی ئەنفال بگرێت، هەر نەبێت دەستبەرداری هێزە کوردیەکان نەبوایە و بەم هەوارە خوێناویەی نەگەیاندنایە. ئەمە ئەو گەمە خوێناویەیە کە کورد لەوەتەی هەیە تێیدا دەخولێتەوە و نەیتوانیوە خۆی تێدا ڕزگار بکات. ئیترە و کاتە قسەکانی سەلاح چاوشینم بیرکەوتەوە کە لە هاوینی ساڵی 1986دا پێی وتم ئەم جارە هەموو هاوکاریەکی ئێران دەکەین، ئیتریان ئەوەیە دەفرین یان ئەوەیە دەتڕین. سەرکردەکان ئاوایان وت.